بەڵێ ئازیزان باسێکی تر کە ئامادەم کردبووە نۆرە بڕێکم لە هاوڕێمان کرد لەبەرەوەی ئامادەن و لە کاتی خوادیان کێشەیەکی تەکنیکیە بوو شاباز باسی ڕووداوەکانی کار لە جیهان و لە کوردستانم خستە باسی ئەخیر ئێستا شاباز لەسەر خەتە بەخێراتی شاباز ئەم کاتت باش ئەم کاتەوە باش هاوڕێشەماڵ دەستەکانی خۆش بە سپاس دەکەم کە بەشداری لەگەڵما بۆ ئەم بەشە لە بەرنامەکەم جێگای خۆشحاڵیە کە ئێوەم لەگەڵان هەر بژین و سەرەتا سپاس دەکەم بۆ ئامادەبوون سپاس منش خۆشحاڵە بژیت شاباز من ئەوە بڵێم ئێوە ڕێکخراوی کرێکارانی بیناسازی و بەتابەتی شخصی خۆش لەم بوارەیە زۆر چالاکن لەگەڵ هەندێک لە هاوڕانی ترا لە ڕێکخراوی کرێکارانی بیناسازی کە هەموو ساڵێک ئێوە ینی هەموو کەس بیری چێتەوە بیرتان ناچێتەوە کە ڕووداوەکانی کار ئەژمار ینی ئامارەکانی بڵاوکەنەوە و لایەزال ئەم کێشە گەورەی کۆمەلگا بنەوە بە چاوی کۆمەلگا بە چاوی دەسەڵاتە کان کێشەیە کۆتایی نەهاتووە بەڵام ئایا بەڕاستی من سوالەکەم باوا دەست پێ بکەم شاباز ئێمە پێشڕەویەکمان لەم بوارەیە کردووە مثلا ئەم باسانەی کە ئێمەیکەن هەموو ساڵێک ئێوەیکەن بڵێن لە ڕێکخراوی پێکانی بیناسازی ڕێگایەکی کردوتەوە بۆی کەوام ڕووداوانە کەمتر بێتەوە ئایا هوشیاری سەبارەت بەم باسە وروژانووە دەسەڵاتی زۆرتر وادار کردووە کە بجوڵێت بایەخی پێ بدا ڕێگری لێ بکات لانیکەم بیمە بکوانێکەوە تووشی ئەم ڕووداوانە بن هیچ لەم بابەتانە پێشڕەویەک ئەنجامە دراوە چۆتە پێشەوە دیارە سەرەتا ئەمە باسیەوە بکەم کە ئامارەکانی قوربانیانی کار ساڵ بە دوای ساڵ لە کوردستان بەداخۆ ڕوولاڵکشانە بۆ نمونە لە ساڵی 2020 قوربانی شوێنی ڕووداوی کارمانە بوو لە کوردستان بەداخۆ ئەم بۆ 2021 بوو نزیکی 3 بەرابەر بووتەوە کە 64 قوربانی تێپەڕانوە دیارە ئەو کەیسانە 64 قوربانی و کەیسانن کە ڕێکخراوی کرێکارانی بیناسازی و لە ڕێگای بڵاوکراوە کرێکاریەکان و ئەو میدیایانی کە بەدەستمانەوەی و ئەو کۆنتاکتانەی هەمانە لەگەڵ ئەو شوێنانە 64 ڕوودا و تۆمار کراوە لای ئێمە بە تەئکید بەیان ڕووداوی تریش بووە کە تۆمار نەکراوە لای ئێمە یعنی نزیکی 3 بەرابەری ساڵی پێشووترە ئاماری قوربانیانی شوێنی کار بەداخەوە یعنی ئەم ئامارە ساڵ بە ساڵ هەڵەکشێ بەڵام سەرەداوی جوڵەیەک هەیە لەو ئاڕاستەیە کە زۆربەی کۆمپانیاکان بە جۆرێ لە ژێر فشاری ئیعلامی لە ژێر فشاری ئەم ڕێکخراوانەی کە مدافعن لە مۆزوعی کرێکاران لە ژێر فشاری ئەو تەجەموع و ئیعتراز و ناڕەزایەتیە کەم و لێرە و لەوەی کە لە ناو کارگە و پرۆژەکانە پیا بۆ لە کرێکارانە بەعزێ کرێکاران لە شێوەی گروپ لە ناو کارگەکان پیا بوون کە لە ڕێگای بڵاوکراوە کرێکاریەکان لە ڕێگای ناوەندە کرێکاریەکانی ڕێکخراوە کرێکاریەک سربەخۆکان جۆرێک لە جۆرەکان سەرەتایەکی ڕێکخراو بوون دروست بووە جۆرێک فشارێکیان دروست کردووە لە زۆربەی کارگە و پرۆژەکان ئێستا تقریباً ئەتوانین بڵێن لە 150 کۆمپانیا و پرۆژە و کارگەکان لیژنەی سەلامەتیان دروست کردووە تیمی سەیفتی تایبەتیانەیە یعنی ئەو کۆمپانیانی کەم تیمانیان دروست کردووە دەورات ئەڵێنەوە ئامڕازەکانی سەلامەتیان ناسێنن بە کرێکاران بە جۆرێک پێویستیەکانی کرێکارانیان دابین کردووە لە مەسەلەی سەلامەتی یعنی بە جۆرێک لە جۆرەکان لە چاو ساڵانی پێشوە بڵێ بەش دەست خۆش پێشڕوێکی باشە زمانی خۆشحاڵیە ئەمانە هەروە بە کوردەکەی پرسێنەوەمان لە پیاوەتی خوانێکن یاخود یاسایەکەیە فەرزیکا بەستەریانە و کارانە بەپی یاسای کاری عراقی کە لە مەسەلەی سەلامەتی لە چەند خاڵێکە لە یاسای کارا و دیارە باس کراوە فەرز کراوە بەسەر کۆمپانیا و کارگە و پرۆژە و مەقاولەکان کە کرێکاران کاری تیا دەکەن بەپی یاساکاری کۆن هەتا کوێسە لە کوردستانیش کاری پێکرێ و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیش لەم مەجالات جوڵەیەکی تێکەوتووە لیژنەیەکی دروست کردووە کە جاروبار یعنی بەداخەوە لە ساسی کوردستان زۆر لاوازن بەڵام سەرەداوی ئەوەیە کە ئەتر دەسە بن بۆ مەسەلەی سەلامەتی کرێکاروان و ئەوانە سزای هەیە ئەگەر مەسەلەن خاوەنکارێک ئیهمالی کرد لە مەسەلەی سەلامەتی کارە و ئەوانە و کارگەرەکەی بەردەستی بۆ نمونەوەی کە کاری بۆکە تووشی کێشەیەک بوو ژانی لە دەستدا سزایکی دیاریکراوە بەسەر خاوەنکاری
بەڵێ هەر ئەو یاسایکاری لە یاسایکاری کرێکاری کە لە عێراقدا هەیە و ئەو یاساموار کراوانی کە لێرەش دەستکاری کران بە جۆرێ لە کوردستان جۆرێ ئاڵوگۆڕیان بەسەرا هاتووە لە هەردوو ئەو یاسایە ئەوە هەیە کە لە هەر شوێنێکم تەرخەمی هەبێت لە مەسلەی دابینکردنی سەلامەتی کرێکار لەلایەن کارگە و پرۆژە و مەقاولینەوە لە ئەبێ ئەمانە لە دادگای کار ڕوبەڕووی لێپرسینەوە بکرێن ئەمە لە ڕووی قانونیەوە هەیە وەکو خاڵێک تەسبیدە لەو یاسایە بەڵام بەداخەوە دادگای کار ڕۆڵی خۆی ناجێڕێت زۆر لاوازە یعنی کەیسێک ئەگەر یعنی چۆنەڵێ کرێکارێ زۆر ئاسی وشیاری بەرز بێت هینە بێت معلوماتیە لەسەر مەسلەی دادگای کار لەسەر یاسای کار لەسەر حەق و حقوقانی خۆی لەو یاسایە چییە چی نییە یعنی بە جۆرێک دادگای کار لاوازیەکەی لە حەد بەدەرە بەڵام سەرەداوی یەک دوو کەیسکە خۆشبەختانە کە توانراوە بجوڵێنرێت و هەڵسوڕاوانی کرێکاری تایبەت پیا بوون لەم مەجالەیە کە ئێمە وەکو ڕێکخراوی کرێکارانی بیناسازی و هەم وەک بڵاوکراوەی دەنگی کرێکار و هەم وەکو ئەو تۆڕە میدیایانی کە هەمانە وەکو کرێکار تیڤیۆمانە کۆنتاکتمانەیە گەنجانی باشی ئەکادیمی پیا بوون لە مەسلەی سەلامەتی و سەیفتیە کارەکەن ڕاگەاندنی بەپێی ئیمکانەتی خۆیان جۆرێک لە پەیج و ئەویان دروست کردووە کە کرێکارانی خۆشبەختانەی ئیسفادە لە تواناکانیان بکەن مەسلەی وشیاری سەیفتی سەلامەتی بڵاوکەنەوە نمونەیەوانە گەنجی وەک کاگاشتی هەیە کە خاوەنی دەیان شادەی نێودەوڵەتیە لەو مەجالەیە یەکێکە لەو دڵسۆزانەی کە بەدەم هەڵسوڕاوانی کرێکاری و بەدەم میدیاکانی کرێکارانەوەیەت کە بتوانێت لەو دەواازانەوانێ ئاسێکی وشاری بۆ کرێکاران دەستەبەر کرێت کە بتوانن هەم مەسلەی سەلامەتی خۆیان چییە هەم حقوقیان چییە لە مەسلەی پێویستەکانی سەلامەتی لە ناو کارگە و پرۆژۆمانە بە جۆرێک سەرەداوی کۆمەڵی ئینسانی دڵسۆز و خەمخۆر پیا بووە لە کوردستانە خۆشبەختانە زای چۆنا من ئێستا بەپی ئەو ئامارانەی کە هەیە دیارە ڕووداوەکانی کار شاباس هەر تەنها ڕووداوانە نین کە خەڵکیتیا ئەمرن یعنی ئەو ڕووداوانەی کە خەڵکیتیا ئەمرن بەپی ئەو ئامارانەی کە لە دنیاە هەنەگەر هەم ئەوانەش بۆ کوردستان بەکاربێنەوە ڕقەمەکەمان بۆ معلومە بێ ینی ئەو ژمارەی ئەو کەسانەی کە تووشی ڕووداوی کارەبن لەسەر ئاستی دنیاە هەشتا بەرابەری هەشتا ئەوەندەی ژمارەی ئەو کەسانەیە کە ئەمرن ینی ڕووداوەکانی کار لە دنیاە تقریبا نزیشی بەپێی ئەوە کە ڕۆژانە هەر ڕۆژەی 6,000 کەس لە دنیاە لەسەر تاسەری دنیا هەر ڕۆژەی 6,000 کەس بەهۆی ڕووداوەکانی کارەوە ئەمرێ باشە ئەوە ئەگەر ئەوە زەربی ئەو هینەیکە ینی بڵین 365 ڕۆژێکێک کە لە ڕۆژەکانی ساڵا هەیە تقریبا ئامارەکەی ئەچێتە سەر 2 میلیۆن باشە بەڵام لە هەمان کاتدا بەپێی ئەمە ئەم ئیحساسانەی کە خوێنمەوەی لە سایتی ILO وەرێگرم ڕێکخراوی کاری نێودەوڵەتی کە من زۆر سیقەشم بە قسەکانیان نییە لەبەرەوەی بازێک ئامار هەیە ئەسڵ ناگات بەشێک لە وڵاتان بەڵێ ئەڵێم جۆرێک لە ئەنگلیکی ئەو تۆشیان نییە بۆ کرێکاران هیچ چار ئەسڵان خۆی سێکی ئەم نوێنەرانی ILO ڕێکخراوی کارگەرین بەشێکی خاوەنکارە بەشێکی تریشی دەوڵەتەکانن ئەوە لە سێ بەش پێکاتوە بەڵام لەگەڵە بەشە ئیحسایەتێکە هێنن وڵاتانی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیا و هندستان وڵانی هەرتیانی ئەم وڵاتانە حساب ناکرێت بەڵام لەگەڵ ئەوەیە ئەڵێ ژمارەی قوربانیانی ڕووداوەکانی کار هەر ساڵێکە 160 ملیۆن ئینسان ڕووداوی کاری بەسەر دێت جاگەرەمە حساب کەین مەسەن 160 تەقسیمی 2 ملیۆنیکە نزیکی 80کە یانیگەر نیسبەت وەناسبەکە ئەوە نیە ئەوانەی کە تووشی ڕووداوی کارە بن 80 ئەوانەی ئەوانن کە ئەمرن باشاگەرم ڕقەمە لە حساب لە کوردستان حسابیکی پێما بێگاتە نزیکی 40,000 و ئەوانە لەسەرەوە کە ڕووداوی کارە حتمەن پێکانی کار جۆری زۆرە پێکانی کار بەڵام کێشەکە لەوەیە ئەو ئەحسایەت توشتانی کە ئەکرێ لە کوردستانە بەس تەنها باز لە مەرگەکاتێ باز لەوە ناکە پێکانی کار جاریەوە هەیە کەسەکە لە قادرێک دەوێتە خوارەوە پشتی ئەشتی هەتا ماوە لەسەر هینەڕوا لەسەر کورسی لەسەر کورسی ناتوانێت لە ژیانێ ناتوانێت ژیانێکی ئاسایی بژی وەکو ئێمە بەشێک
ینی مانای ژیان بۆ میسانەك ئاڵگۆڕی بەسەرهات لەم بابەتانەشەوە ئەوەی کاتوانێت ڕێگا بگرێ وتوانێت بەری پێ بگرێت بەم حادیسانەکەم بێتەوە ئەوەیە کە شێوازێکی بیمە هەبێ شێوازێک لە بیمە هەبێەوە کەسانێک کە کار ئەەکەن هەمویان بیمەکرااو بن ینی هیچ کرێکارێک نەچێتە سەر کەیژەیەک سەرکەوێتە سەرەوە سێپ لە سەرکەوێتە سەرەوە ئەگەر بێت و ئەم کەسە تەمین نەکرا بێەوە ئەسڵن تەواجودی نەبێت لە شوێنی کارە ئەگەر تەمینی نەبێ ئەگەر بیمەی نەبێ بۆچی وایە چونکە لێرە بۆ نمونە ئەوەی کە لە وڵاتانی غەر بۆ ئەوانەیە باسەکرێ ئەوەیە بیمەت هەیە وەکو چۆن بیمەی سیارەکەی تۆ سیارەکە هین بیمەت هەیە دامی پێ بکەیتەوە ئەنە ساڵی داهاتوو کە چی بیمەیەکەی تۆ پارێکی زۆر زۆر زیاتر لێسێنن ڕووداوەکانی کاریش بۆ جۆرەیە کەسەکە کە ڕووداوێکی کار لە شوێنی کۆمپانیەکە ڕوئیان جارە لەوانەیە دایرەی بیمە بە پارەیەکی زۆر و زەبەن ئینیکەن جگە لەوەی کەوا بیمە کراوە و ئەو کەسەکە تووشی حادثەیەکی بەسیتیش بووە پارێکی زۆر وەرەگرێت لە ئیدارەی بیمە لەم لاوە خاوەنکارەکە ساڵی داهاتوو کە خەڵک بیمە بکاتەوە ئەبێت تقریبەن لەوانێت دوو بەرابەری و پارەی ساڵی پێشوو بدە لەبەر ئەوە هەمیشە خاوەنکار کارێکی ئەکا بە چوار چاو بە شوێن هەموو ئەو شتانە ئەگەڕێکە بمچینە کێشەیەک دروستکە بۆ کارگەر ئەوەت کرد وایە ئەو ئیشاوا پێم دەردەکەم بەبەستمە لە جێگایەوەی کارگەرەکە خۆی داواکە بڵێ وەسیلەکانی پاراستنی کارم بۆ بێنەوە ئەوانە خاوەنکارەکە لەگەرە و شتانە و پێڵاوانە هێناوە لە پێەکەی باشە لە پێ ناکەی فەرمە بڕۆ خواحافیز بن لە من کار ناکەی بەبەستی مە شتەکە عکسەکەیتەوە بەم شێوازە ئەمە لە کوردستانە تا چەند ئەچێتە پێشەوە تا چەند بیرکردنەوەیشی لەم بابەتە وجودی هەیە چونکە خۆت بە کەمتین ناکرێت بێت سەرنجام یاسایەکە بێت جێبەجێکاوە نییە بەڵێ حتمما وایە بەداخەوە لە کوردستان مەسەلەی بیمەکردن هەم بیمەی خانەنشینی هەم بیمەی سەلامەتی بۆ کرێکاران لە یاساکانە ئاماژەی پێکراوە بەڵام هەموو کرێکار شامیلی هەموو کرێکاران نییە چەند بەشبەشی کرێکارانی بەشبەش کردووە چەند پرۆژەیە گەگرێتەوە بۆ نمونە کارگە گەورەکان ئەگرێتەوە لەمانەش خاوەنکار و کارگەکان فێڵێکی گەورە تەنانەت لە حکوومەتەکەی خۆشیانەکەن بۆ نمونە کارگە هەیە 652 کرێکار کاری تیاکە ڕۆژانە 52 کرێکاری بیمەکراوی هەیە 600 کرێکاری شاردوێتەوە لە لیژنەکانی بیمە یعنی ناوێ بیمەیان کات دڵنیا لەوەی کەم کرێکارانە تا سەرکاریان پێ ناکات تا ئەو کاتەی هێز و توانە و قووەت و توانە ئیسفادەگاندنیانەیە بە پرۆژ و کارگەکەی ئەو کاریان پێکە هەر کاتێ احترازی بێ داوای موچەی زیاکە داوای ساڵانی خزمەتیکە داوای بیمەکردنی کاڵێ بڕۆ خواحافیز بێتۆ کارمان بە تۆ نەما هەر نمونەی ئێمە وەکو ڕێکخراوی کرێکارانی بیناسازی تازەترین کەیس کە ئیشمان لەسەر کرد 65 پاسەوانی کۆمپانیایەکی گەورەی کوردستان بوون کە لە ئاڵ و گۆڕکردنی کۆمپانیای بەرپرسەکانە بۆ ئەمنیەت دابینکردنی کۆمپانیای چیمەنتۆکە کە دیارە پارەیەکی خەیاڵی تێدایە بۆ کۆمپانیا سکۆرێتیەکان کە ئەمنیەتی کارگەکانیان نەپارێزن لە ئاڵ و گۆڕکردنی ئەم کۆمپانیایەدا 65 کرێکار کە پاکاریان پاسەوانیکردنی کۆمپانیاکەیە خەریب و یعنی بەدەست بەتاڵی بە هیچ بەبێەوەی هیچ حق و حقوقیان بۆ حساب کرێکە 3 ساڵ 4 ساڵ تیانە 7 ساڵ خزمەتی هەیە بۆ لەم کۆمپانیا بیان نێرنە ماڵەوە دیارە خۆشبەختانە لە ژێر فشاری هاتنە مەیدانی خۆیان کۆبوونەوەیان لە دەوری یەکتر و پشتیوانیکردنی ڕێکخراوەکانی کرێکارانی بیناسازی و دەیان هەڵسوڕاوی کرێکاری و چەند میدیایەکیش دەوریان بوو لەوەی کە توانیان کەیسەکەیان بارزکەن بە جۆرێ فشارێک دروستکەن لەسەر کۆمپانیای تازە کە کۆنتاکتی پاراستنی ئەمنیەتی و کارگەری گرتبووەستوە کە ملیدا بە ناچاری کە ئەم کرێکارانە بگەڕێنێتەوە بۆ سەر کارەکانیان بە هەمان موچە یعنی جۆرێک لە فشارەکان دەوری بوو خۆشبەختانە بەڵامەتر ئەمە ئەم دەست بۆ بردن بۆ قوتی کرێکاران ڕۆژانە دەرگیرین لەگەڵ ئەم کەیسانە کۆمپانیا هیچ مەسەلەیەکی زەمان و هیچ مەسەلەیەکی سەلامەتی بۆ کرێکاران دەربەز نییە لە بەرامبەریە یعنی لە هەر شوێنێک کرێکاران جۆرێک لە کرێکاران لەوەی کە داوای مەسەلەی پێویستیەکانی سەلامەتیکەن تەڵەبیان هەبێت کە لە ڕووی مادیەوە لەسەر کۆمپانیا خاوەنکار بکەوێت یەکەمین فشار بۆی کە ئەی خەنە سەر کرێکارەکان ئەوەیە کە دەرەکرێت لە کارەکەوت بێدەنگ نەبی دەرەکرێت خواست زۆر بێت دەرەکرێت تەڵەب زۆر بێت دەرەکرێت احترازکەی دەرەکرێت داوای موچە زیاکردن کەی دەرەکرێت داوای ساڵانی خزمەتێکی دەرەکرێت یعنی
زۆرێک لە فشارەکان هێندە زۆرە لەسەر کرێکاران یعنی بڕینی قوتی کرێکار بۆ بە بەسیترین شت لە لای خاونکار و کۆمپانیاکان ڕاستە ئەوە دقیقەوە دیارە کە دۆخەتەش ئاوا بێ بیمەکردنی کارگەرانەوەوانە ئەو شتە نییە کە خاوەنکارەکان ئەسڵەن ئەولوێتی پێ بدەن. من شاباز بلێ ئەگەڕێم بە قسەکانی تۆ بەرنامەکە کۆتایی بێ، بەڵام بەر لەوە من دوو شت بە نەزەر مەگا. یەکەم ئەوە کە مۆزوعی بیمە، مۆزوعی تەئمینکردن لە حتا لەم وڵاتانە شەکاتۆتە پێشەوە سەرەتا کارگەران خۆیان کردویانە، ینی وا چاوەڕوان نەبوون بڵێن حکومەت چێ وایان بکە یاخود یاسا ئێستا یاسامان هەیە، یاساکان جێبەجێ ناکرێت، بەڵام کارگەران خۆیان دەتوانن مبادرە بکەن وەسنووکیان هەبێت. من ناڵێتەوە ئەم مەسەلەیە لە ئۆستۆی دەسەڵات و حکومەت و مەسەلەن سەرمایه‌داران بکەینەوە لە کۆڵی ئەوانی بکەینەوە، بەڵام خۆ ناشکرێ ئینسان بڕاتە ناو ئەم شەڕەوە، ینی ئەوەنەی کە خەڵک لە شوێنی کارەکان و ئەوانەیە ژی جاری وایە خەڵک لە حسابی کۆنسە لەسەر ئاسی دنیا 360 ملیۆن حادیسەی کار لە شەڕەکانە ئەوانە خەڵک بریندار نەبووە ئەگەر حسابی 360 ملیۆن وانە ینی ڕاستی ئەو شەڕانی کە لە دنیا کراوە بەچەکراوانە نەبووە ئەو حادیسانە. لەبەرەوە تۆ ینی شوێنی کار بەڕاستی قەسابخانەیە، جا لەم قەسابخانەیە خۆ ناکرێت و خۆبچیتە ناو قەسابخانەیە بڵی دنیا چێت، چونکە بەشێکیش چۆنە منطقێکیش هەیە لەسەر مۆزوعی کارگەر کە خۆی کارگەر چونکە ئەو وەختەی کە ئەژی کە ئەکارەکە بە بەشێک لە ژیانی خۆی نازانێ بە قوربانی ئەزانێ بە ژیانی ئەیان بۆی دوو بێنێتەوە، هەمیشە ینی لە ڕووداوەکانی کار و مغامرەیە کە ئەبێ بەهۆی ڕووداوەکانی کار بە دەر نییە لە پرۆسی کارکردن، یعنی چونکە خودی پرۆسی کارکردن خودی قوربانیکردنی ژیانە بەڕاستی لە پێناوی دومانەوەیە، یعنی هەر کارکردن خۆی ئەمە معناکەیەتی نەگەوەی کە بڵێ شتێک بە فەرز کرابێ، خۆی کار لە کۆمەلگای سەرمایه‌داریە ئەمێت تۆ کارەکەی بۆی بژیت نەک کار بەشێک بێ لە ژیانت، ینی ئەمە هینەکەیەتی. جا بۆیە هاتنی ڕووداوەکانی کار بە بڕوای من جۆرێک درێژکراوەی ئەم واقعێتی کارکردنە، ئەم تعریفەی کارکردنە ئەمە لەلایە. لەبەرەوە پێویست بەواکە ئێمە کارگەران خۆیان بڕۆن ئەمە بکە. شتێکی تریژەوەیە کە ئەگەر تۆ بیرت بێ شاباز ڕۆژگارێک ئێمە خۆمان و تۆش بەشدار بوویتە گروپێک بووینەوەوانە پەیکەری کارگەری قوربانی کارمان دروست کرد لە پارچی ئازادی کەما بێ لە ئازاری ژۆ پەیکەرە ماوە ئەم پەیکەرێکی دیاری شارە و بەرجەستەکردنەوەی ئەمە وەکو وەسیلێک بۆ بەرجەستەکردنەوەی قەزیە منێکێکە لەو پێشنیارەی خەمە بەردەستیەوە مێدەوارە بتوانن بیبەنە پێشەوە، ینی ئەم پەیکەرە دووبارە سەر لە نوێ زیینۆ بکرێتەوە و لە شوێنێکی دیاری شارەدا برێن نەک لە پارچی ئازادیا کە خەڵک بۆ سەیران چێ بیبینێ شوێنەکەی زۆر بەرچاو نییە، شوێنەکەی بەرچاو نییە دیار نییە بەحاڵەمان جۆرێک کاری لەسەر بکەین کە بتوانین شوێنێکی باشتری بۆ دابین کرێەوە جۆرێک دەستکاری بکرێ بتوانین جۆرێک لە فۆرماتکردنی ئەم پەیکەرە فۆرمات کرێتەوە بە ستایلێکی تازە لە شوێنێکی بەرچاوتر حتمما نمایش کرێ باشترە، یعنی بتوانین ساڵانە لە ڕۆژی قوربانیانی کارە وەکو مەدانێکی عەسڵی بۆ ناڕزایەتی دەربڕین لەو ڕۆژە بتوانین کەڵکی لێوەگرین ئەو شوێنە بێتە مەدانێکی عەسڵی بۆ دەربڕینی ناڕزایەتی لە ڕۆژی قوربانیانی کارە. زۆر چاکە من خۆشحاڵ بوو بە بەشداری شاباز مێدەوارم ڕووداوەکانی کار ئەرچی کەمتر بێتەوە، بەڵام ئێمە وازم بە بابەسە و لەم مەسەلەیە ناهێنین لە پاڵ مەسایلە کارگەرەکانی ترا سەرکەوتنی ژەخوازم بۆ سەرکەوت نەخوازم بۆ کرێکار تیڤی و مێدەوارم فراوانتر بێتەوە و بینەری زۆرتر بێ و ئەمە ئامادەشی نەگە هیچ هاوکاریشی هوەری پێویست بێ بۆی کارەکانی باش بچێتە پێشەوە. ئێمە لە کەناڵی هیوا بە هەموو شێوازێک ئامادەی هاوکاری و پشتیوانیکردنی و کەناڵە ئازیزەی ئەوەی. زۆر سپاس بۆ ئێوەش، زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆ ژاوڕێجان، خۆشحاڵ بووم. هەربژیت. بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەکانی ئەمڕۆمان ساعت و نوێکمان لەگەڵ ئێوە بردەسەر و مێدەوارم بەرنامەکان بەسوود بوو بن توانی بێتمان باری سەرنجی خۆمان بە ئێوەی عزیز بگەێنن ببورن هەنی کێشەی تەکنیکی دروست بوو لە سەرەتای بەرنامەکانە کەمێک لێوە دابڕام
داواتان لێکم دووبارە ئەم بەرنامانە لە کەناڵەکانی خۆتان و تایبەتی لەسەر فەیسبوک بڵاو بکەنەوە، کەناڵی یوتیوبی هیوا سەبسکرایب بکەن، ڤیددیۆکانی لایک بکەن، کەناڵەکە ڤیددیۆکانی بە دۆستان و ئاشنانی خۆتان بناسێنن. لەگەڵمان بۆ بەرنمەکانی تر پێمان لێمە بڕن، بینەرمان بن و پشتیوانمان بن بۆ چوونە پێشەوەی کەناڵەوە بەردەوامیمان. تا دیتنەوەتان لە بەرنمێکی ترا و شادبوونەوە بە بینەری ئێوە، کاتێکی شاد و بەختەوەر بۆ هەمووتان ئەخوازم. هەر بژین.